شتێکی وان بەرچاو کەوتووە بچووکە حەزمی بچووکەوتم چەنێکە وتی ئەوە نەبێ وڵای تر گەیاندیە دەستم و چوین کێمەڵی شوێنەکەمان کرد کە لەوەی تر ئاگاداری کردمەوە کە سێرم کرد شتێکی حەساسەوتم نزیکی ماکەوەرە ئەمانە ئیتر هەستم کرد ئەمە بۆمبێکی کیمیاییە بەچکەی بۆمبە هێشتەکانە ئەو کاتە لە ساڵی هێشتا بەسەر هەڵەبجە تاقی کراوە لە شانزیتیا هەر هەمان ئەو بۆمبەیە کە ڕژێمی سەدا کردی بەچی ئەم حەزمی بچووکە بە حەزمی خۆی خەڵکە کوشی گەورەش بە حەزمی خۆی خەڵکە کوشی هەلەو بمانێ دڵنیام لە ئەفرینیش ئەم چەکە هەر تاقی کراوەتە بەسەر ئەو خەڵکە چونکە کە دەست و خورا ئەم مادەی کلۆریتیایە دەست من شەوانە زۆر ئیزعاجم جاری وە باوەڕم پێ بکە بە کەورگی دەست و پشت و سنگم ئەخورێنم ئەمە ناڕەحەتی کردم کە دەستکاری ئەمەم گرت ئیمجا چاو تووشی هەناسەتنی ئەبی ئیمجا چاو پڕبێ لە فرمێسک ئەمە وا بزانم دڵێکی گەورەمانە تولەقەیش وەکو چۆن ئاوێکی گەرمەکرێ بدێتە دەستی تاقی کردەوە ئەوی شێر هەمان بۆمبە دڵنیام ئەم بۆمبی کیمیاییە و ئەمە پارێزراوە لای من هەتا ڕۆژەیە مرە نایتەقێنمەوە دڵنیابن تەقینەوەی مەحاڵە و ئیمجا ناژەڵم کردە دەستی کەسێک ئەمە پارێزراوە لە شوێنی دیاریکراوی خۆیان